سڵاوتان لێبێت و بەرخۆدانتان باش خەڵکی خۆڕاگری شارەکانی کوردستان و ئێران لە 130 ڕۆژی ئاخێزی جەماوەری لە کوردستان و ئێران واتە دووشەممە سێ مانگی ڕێبەندان لەگەڵتان دەبین. لەگەڵ شکڵگرتن و قوڵبوونەوەی شۆڕشی ژنجیان ئازادی کە لە کوردستان و خەباتی پڕ لە شانازی چوارزەیە تێکۆشانی ژنان و پیاوانی خەباتکار و عەداڵەت خوازەوە سەرچاوی دەگرت، کوردستان جارێکی تر کەوتە سەردێڕی هەواڵ و کاردانەوە سیاسیە جۆراوجۆرەکانەوە، چ لەلایەن ئۆپۆزیسیۆن و چ لەلایەن کۆماری ئیسلامیەوە. لەلایەک بە ملیۆن کەس لە خەڵکی شەریف و ئازادی خوازی ئێران ناوچەکە و جیهان پشتیوانیان لە خەبات و سونەتە شۆڕەژێرانە و پێشکەوتوەکانی خەڵکی کوردستان کرد. لەلایەکی دیکەوە لە کۆماری ئیسلامیەوە بیگرا تا ناسیۆنالیزمی تۆندڕەوی ئێرانی هەر کامە و بە زمانی تایبەت بەخۆی ئەم چەمک و مەزمونە ناسراوە کۆنەیان بە شەیپوری تەبلیغاتیان لێدایەوە. بەشێکی بەرچاو لەم ئۆپۆزیسیۆنەی ڕاست و ناسیۆنالیزمی تۆندڕۆ کە لەوە پێشتر پشتیوانی ئەمیان ئەو باڵی کۆماری ئیسلامی بوون و تاریفیان لە سوپای پاسداران بۆ پاراستنی سونەکانی وڵات دەکرد، بە بینینی زەرفەتی ئەم شۆڕشە ئێستا لە کۆمەڵگای کوردستاندا نیگەرانی خۆیان سەبارەت بە یەکپارچەی خاکی ئێران کردە سەردێڕی پلاتفۆرمە سیاسیەکانیان. بەڵێ بینەرانی خۆشەویست، بۆ چاوسێکردنی ئاخێزی جەماوەری گەلانی ئێران لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێز ئیسماعیل قارەمانی ئەنجامی کۆمیتە ناوەندی کۆمەڵە دەبین. هیوادارین چاک و کۆتایی لەگەڵمان بن. کاک ئیسماعیل سڵاوت لێبێت، زۆر سپاسکە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس، منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە هاوکارانتان و بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامە. زۆر سپاس هاوڕێ ئیسماعیل، با بڕۆینە سەر پرسیارەکانمان. شۆڕشی ژنجیان ئازادی، شۆڕشی ژینا کە 4 مانگە درێژە هەیە، ئێستا لە چ قۆناغێکی خۆیدایە؟ بەڵێ هەروە خۆتان ئاماژەتان پێکرد، ئەم شۆڕشە بە شعاری ژنجیان ئازادی بە گیانەدەستانی مەسا لە کوردستان دەستی پێکرد و بە شۆن ئەوە هەم شعارە نەتەنیا لە کوردستانە بەڵکە لە سەراسەر ئێرانیشا بوو بە شعارێک سەرەکی و جیا لە ئێرانیش لە تواو دنیایش ئەم شعارە دەنگی داوە و بەرەحاڵ بەرەو استقبال مردم ڕوبەڕوو بوو. ئەوەتە ئەوە لە بیرمان نەچێ هەر ئینقلابێک ئوفتوخیز خۆی هەست، ممکنە بەحاڵ مردم ناتوانن 24 ساعت لە شەقام بن، بەڵام بە شێوەگە بە تاکتیگەر مختلف ئەم خیزشە ئەدرگێت و بەحاڵ لە جەریان خیزش بەرەوچوون ئەم خیزشیشە مردم هەم تەجربە پەیاکەن، هەم ئاموزش ئەوینن، هەم ئەوەی کە بە تاکتیکهای تازەی چەگەین بۆ ئێدامەی مبارزەکەیان. لە نەتیجە ئیسە ممکنە مەسەن ئەوای لە بەحاڵ تحرکێت وانیە، بەڵام ئەلاڕەم ئەوانە و ئەلاڕەم سەرکوتەیە کە جمهوری ئیسلامی وحشیانە مردمی سەرکوت کرد و بە ئەدام و شکنجە و زیندان و بەحاڵ حرەکەتگەرێکە بێتە باعیسەوە کە مردم ئێستا تۆزێک هینکەن، وەلیکانە ئەلاڕەم ئەوانە هەم هەر بە شێوەگەر مختلف ئێدامەی هەست و مردم بۆ خۆی تاوجێگە بۆیان کردێت بە ئامادەگی فرەترەوە. هەروە تواشاگەی لە ساڵ 96 لە ساڵ 98 هات ڕژیانە خیابان و نەتیجەکەی بوو بە ئەمە کە ئیسە مردم ئەو ترس و واهمەیانە کە بوو لە جمهوری ئیسلامی ڕژیاگە و بە شجاعەتی فرەترەوە تێنەمەیان مبارزە. ئەوە بە جێگەی خۆی دوای مردم بەتایبەت مردم کوردستان هەر لە ئەوای بەسەرهاتن جمهوری ئیسلامیەوە نەیانوت کە بە ئەم ڕژیمە و توول حکوومەت حاکمیت جەنایەتکار جمهوری ئیسلامیە مردم کوردستان بە مقاومەت و مبارزە ناسیاگن لە سەد ئێرانیشا لە سەد دنیایشا. تواشاکەین لە نەتیجەی ئەو ئێدامەی مبارزە تا ئیسە کریاگە بەتایبەت لە منتەقەی کوردستانیشا تواشاکەین هەر ئەوەڵ تا ئاخر. بەڵێ هاوڕێ ئیسماعیل، بەداخەوە پێم وابێ ئینتەرنێتەکەتان کێشە هەبێت، هاوڕێیانی بەخشی کۆنترۆڵ ئەگەر کێشەکەی کاک ئیسماعیل حەل بکەن.
بەڵێ جاواز دەکەین لە هاوڕانی بەخشی کۆنتترۆل کلیپێک ببینین تاکو هاوڕێ ئیسماعیل دوارە تێتەوە سەرهێڵ. ڕۆژانەیە ئەو هێزامەیە ئەو کێتکێدامەیە ئەم لە بەندان بشکینن ژن نەبێژیان نەبێ ژن ژیان ئازادی ژن نەبێژیان شینێ ژن ژیان ئازادی 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 گیری هەبێ توجارنا بە بندستی ئەم بە هەورە بژین ژن ژیان ئازادی ئەم بە هەورە بقیرن ژن ژیان ئازادی ئەو ڕۆژ ڕۆژانەیە ئەو هێز هێزامەیە ئەو کێتکێدامەیە ئەم لە بەندان بشکینن ژن نەبێژیان نەبێ ژن ژیان ئازادی ژن نەبێژیان شینێ ژن ژیان ئازادی 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 ژن ژیان ئازادی. بڵێ زۆر سپاسکە بینەرمانن بینەرانی خۆشەویست بەداخەوە کێشەی فەنیمان هەبوو هیوادارم کاک ئیسماعیل هاتبێتەوە سەرهێڵ. کاک ئیسماعیل کێشەی ئینترنێتمان بوو بۆخشم. بەڵێ کێشە نیە کاک ئیسماعیلگان نەتوانن بە قسەکانتان ئێدامە بن. بەڵێ هەروە ئیشان پێکرد ئەم ئینقلابە بەردەوامەوە بەحاڵ هیواداریم بچێتە قۆناغگەرێکی تازە کە مردم ئەم بشتە ئەزیەت و ئازار و شکنجە و زیندان و برینداربوون و گیان بەخشکردن و ئەمانە بووگە بتوانێت نەتیجەی بگرێت کە مردمدا ئەم ڕژیمە نەکبەتە نەجاتیان بێت گەن بە ژیانێک و ژیانێک باشتر لە ئیسا و بەحاڵ بتوانن بە ئارزووەکانیان بێن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئیسماعیل. لە توولی ئەم ئاخێزە لە توولی ئەم 4 مانگە ئێرتباتی قشرگەلی مختلفی کۆمەڵگای ئێران چۆن بووە لە کورد لە بەلوچ ئازەری عەرەب لۆڕ هەمووی ئەمانە پرسیارەکەم وە دوو بەشەواتە با وایش بپرسم ئێوە خۆشتان لە دەرەوەی وڵاتە لە خۆپیشاندانەکانی دەرەوەی وڵاتە بەشدار بوون لەوێ ارتباتات چۆنە؟ تاوجێگە بە ئەوایل ئەم مەخیزش هاڵەگەڕێتە لە دەرەوەی وڵات بەڕاستی هاوبەستگی مردم زۆر بوو و شتێک ناگیریا بەها هەموو حزب هەموو چین و جریانگەر مختلف لە تەظاهراتەکانە بەشداریانە کرد و هاوکاریانە کرد هینە بەڵام بەداخەوە ئیسرا بڕێ جریانگەر هاتکن ئەم جریانگەرە بە شێوەیە خەریکن تەفرەقاکەنە بین مردم هەروە لە ناو ئێرانیش بەڵێ بەداخەوە هاوڕێ ئیسماعیل دووبارە ئینتەرنێتەکەتان تووشی کێشە بوو هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل ئەگەر بتوان کێشەی هاوڕێ ئیسماعیل حەل بکەن ئێمە دووبارە بڕۆین کلیپێک ببینین بزانین کێشەی هاوڕێ ئیسماعیل حەلە بێت. آزادی چیرۆکی بە
سەتای پێشەنگی لە ڕووناکی ناترسی و بێباکی ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی ئیرادەیە فەلسەفەکەی پڕ لە هێزە ئەندێشەکەی ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی ئاسۆیەکی ڕوونە بۆ وڵاتم ڕۆژ بە ڕۆژەی کەین بەر بڵاوتر ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی بەڵێ داوای لێبوردن دووبارە بە خاتری کێشەیەک فەنی کە بۆمان پیشاتی وەزارم کاک ئیسماعیل هاتبێتەوە سەر کاک ئیسماعیل ئێستا لەگەڵمانی گرمەدانیەوە فەرموون. بەڵێ هەوڕێ ئیسماعیل لەبارەی ئەوە قسەمانەکە ارتباطی قشکەلی مختلفی جەماعەت چ لە نێوخۆی ئێران و لە خۆپیشاندانەکانی دەرەوەی وڵاتیشە بفەرموو. بەڵێ ئەوەی کە بەدەرەوە هەڵەگەڕێتەوە تاوجێگە من لە جای نابووگەم بەلەوە بێمە بۆێرە بە حەڵ مردم هاوکاری هاوبەستگیان بوو و جیانگەر مختلف بەشاریان کرد لە ئێترازات و حرەکەت کرد ئێترازی عەلەیە جمهوری ئیسلامی باش بوو بەڵام بەداخەوە لە ماخرگەرە و تۆزێ تەفرەخۆشتە پێش هاتکە تاوجێگە بەناو ئێرانیش هەڵەگەڕێتەوە خودی ئەو شعارە کە مەترح بوو لە کوردستانە بە تایبەت احتساب عمومی کە ڕێکخریا بووە باعثەوە کە مردم شارەکان ئێرانیش بە ئەلاڕەغم ئەو تەلاش و سیاسەتە کە جمهوری ئیسلامی بووی تەفرەقە خاتە بێن کورد و عەرەب و تورک و نازانم هینگەر مختلف خۆشبەختانە ئەوە پوچەڵ کردیاوە بە شعارگەری وەک کوردستان زایدان چشم و چراغ ئیران توانیان مردم ئەو هاوبەستگیە کە لازمە لە مبارزەی خۆیانە بەدەستی بێن و ئەو سیاست گەر تەفرەقەندازیە کە جمهوری ئیسلامی بووی پوچەڵکەنەوە. بەڵێ زۆر سپاس هەوڕێ ئیسماعیل ئەمڕۆ دووشەممە قەرار بووە و شۆڕای اتحادیە ئەوروپا کۆ ببێتەوە لەسەر ئەوەی کە تەسمیم بگری ئایا کۆماری ئیسلامی بخرێتە ناو لیستی تێرۆرەوە یاخود نا لە ئێوە بژنەفین زانیاری زیاتر لەم بارەوە. بڵێ ئەوە بەحال نەتیجەی ئەوەی کە کشوەگە ئەوروپایی بەم نەتیجە بەم قەناعەتە گەیگن کە کار دەستمەنەکان نەتیجەی ئەو مبارزاتە بەرحەقە بوو کە مردم لە ئێران دەستیان پێودا وە باعثەوە کە ئێترازات و دەنگ ناڕزایەتی خۆیان بە نەتەنیا بە گوێچکەی تواو جەهانیان بگەیت و پشتیوانی و هاودەردی و هاو فکری مردم دنیاش بە ئەم شۆڕشە و بە ئەم خێزشە کە دەستی پێکرد بە ڕایگشتی بگەێت لە نەتیجات واشاکەی بە حەڵ جمهوری ئیسلامی خۆی بنا بە ماهیەتێکە هەسی تەک فرێک مەسائلە نامەوە لە حقوق بەشەر بگرێت لە ڕابطە تەبعیز و نابەرابەری کە لە بین ملیەتگەر مختلفە لە بین بە حاڵ شارگەر مختلفە قراری هەست سیاسەتی تەفرەقەندازە ئەندازی هەست بە ئەوەسە کە داخرە ئەم ئێترازاتە توانی مردم دنیا بە ئەم وەزیەتە کە پێشاتە ئاگا کاتەوە و بتوانێت تەسمیماتی بگرێت ئەو نەتیجە ئەو مبارزاتە کە مردم لە ئێرانە دەستیان تێدا و مردم دنیا ئاگا بوونەوە هەرچەند مردم خۆیان بەڵام بە خاطر مەنافع اقتصادی کە لە بینیان نابوو کەمتر حرەکەتی وایە نەکرد وەلیکانە ئیتریسە خودی ئەمانیشە ئەم شوەگە ئەوروپاییە کە ئەم حرەکەتیانە کرد خب حتما تاثیرگوزاری هەست تاثیرگوزاری لەسەر فعالیت کرد حزبی پادگانی وەک سپای پاسداران کە 43 ساڵە مردم بە جەنایەت و قەتڵ و نازانم خۆی یەکێ لە عوامڵگەر وە دەستەندەرکاگر مواد مخدرە وەک قاچاق چیک بینەلمەلی ڕفتارەکە بەڵام
کشوەگە ئەوروپایی تایسە بە خاتر مەنافع اقتصادی خۆیشیان کەمتر لەم هەرچەند ئاگا بوون کە وەزیە جمهوری ئیسلامی چۆنە چ جەنایەتگەرێکا بەڵام با سازشیانە کرد تێکیە بڵێ بفەرمو ئیسش بە ئەم حرەکەتەکە کریاگە بەنەزە من هەرچەند بە هەمومکنە وەک قدرەت ئیجرایی یا تەسمیماتێک تری بگرنە بەرکە کە ئەوێنێت وەختی نەهادێ وەک سوپای پاساران لەژێر تەحریما قەرار ئەگرێت تەنیا مەسەلەکە سوپای پاساران یا بەڵکە عەوامڵ و شرکەتها و نازانم خودی اقتصاد ئێران ئایسا هەلە دەرسەدی فرێکی هەلە چنگ سوپای پاسارانە بە قاچاقفرۆشی بە نازانم بە پولشووی بە دەوردانەوەی لە سەر تەحریمگەرێکە کریاگە تایسە خۆی نگات بەڵام ئەم تەسمیم بەنەزە من تەسمیمێکی دروست و هێنەکە ئەتوانێت تەسیرات باش دانێتە سەر عملکرد سوپای پاسارە. بەڵێ کاک ئیسماعیل ئشارەتان بە کۆبوونەوەکانی نێوی وڵات کرد کە تەئسیرگوزاری بووە کۆبوونەوەکانی دەرەوەی وڵات مەبەستم هەموو وڵاتانی جیهانە لە هەموو وڵاتانی جیهان مەبەستم بوو ئەوانە چی ئەوانە تەئسیرگوزار بووە لە ئێرانە جمعەی خونینمان هەست لە زاهدانە لە سیستان و بەلوچستانە لە دەرەوەی وڵاتی شەشەمبەهای ئاعترازمان هەست ئایا ئەم کۆبوونەوانە تەئسیرگوزار بووە لەسەر ئەو تەسمیمە؟ حتما تاثیرگذار بووە یانە یەکێک لە پایەگەر ئەسڵی ئەم ئینقلابە کەسان هایەکن کە ساڵحاز ئیجبارەن ناوەکە بەدڵخوا کەسیش هەست مەسەن دڵخوا خۆی هیوێ بەڵام ئیجبارەن لە تەبعیدا بووگن و سەختی و مەرارەت فریان کێشاگە و ئەزان ماهیەت ئەم ڕژیمیشە چۆنە لە نەتیجە فعالیتگەرێک کە لە دەرەوەی وڵات ئەکردێت حتما بێ تاسیمی حتما ئەتوانێت ئەو هەماهنگگێر بین ناو ئێران و لە خارج کشورەوە کە بتوانن ئەم هەماهنگگی بەوجود بێ و بتوانن یەک دەست بەرحاڵ حرەکەت کەین بەرەو ئەو ئینقلابە بەرەو پێش بوون. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ ئیسماعیل با لەبارەی ئەو ئێتلافی بەرەی ڕاست و شتە ئەوانیشە زیاتر قسە بکەین من وکاڵەت دەدەم یعنی چی و نیرۆگە لێ دەرەوەی وڵات چۆن ئەتوانین پێش بگرن بەم کردارە بەم کردەوەی ئەزانی ئەمە لە دنیای مەجازیە بەحاڵ فرە کەس ئیدعایەتێت و کارگەری واکن مەسەڵەن فەرز فەرموو ئەمانە کە ئەم حرەکەتیان دەزا وەکاڵات بن بە کورشا کە بتوانێت نمایندگی مردم ئێران کات لە تەک سازمانگەر و دەوڵەتگەر ئوروپای و ئەمریکای و ئەمانە ڕاستیدگارەکە فرە هین نییە فرە شتێکی ئاوابێژی تاسیرگوزار نیە فقط ممکنە کەسانگەرێک کە هەوادار خۆیان هاوڕێ ئیسماعیل کاک ئیسماعیل دەنگی منت هەیە بەداخەوە بەردەوام کێشەی ئینتەرنێتمان هەیە لەگەڵ کاک ئیسماعیل هیوادارم هاوڕێیانی بەخشی کۆنترۆڵ ئەو کێشەیەمان بۆ حەل بکەن کاک ئیسماعیل بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەمان لەگەڵ هاوڕێ ئیسماعیل پشتڕا هیوادارین لە درێژەی بەرنامەکانە بتوانێت دووبارە بێتەوە سەرهێڵ بەڵێ هاوڕێیانی بەخشی کۆنترۆڵ ئەگەر بتوانن کلیپێکمان بۆ بڵاو بکەنەوە تاکو هاوڕێ ئیسماعیل دووارە بتوانێت بێتەوە سەرهێڵ سنەی قارەمان سنەی سەرکەشم سنەی ڕەنگی سوود ڕوومەتی گەشم سنەی پێشەنگێم سنەی سەر بزێ و سەرێردا ناخەی بۆ زاڵم و دێو
بەخەباتینێت شارەکەم کورسان دەنگی دایەوە ناوەدا جیهان هێناتە پێشێ بۆ جەرگەی خەبات کچ و کوڕانی خاکی ڕۆژ هەڵات هێزی گەل هێزە بۆ ئازادی بۆ ژیان بە شادی هێزی گەل هێزە بۆ ئازادی بۆ ژیان بە شادی دەیڕۆخێنین کۆڵەکەی زاڵمان وەکو هیچ نێری ناوی هاڵمان ئازادی لە خیابانە نەکێگەی دوژمن و بێگانە ئێوە بازووی بەهێزی ژیانن ئێوە دلێر و قارەمانن تو صدای میهنم باش مشت ما باش برنگرد زندگی و ناممان هم راهمان را در نبرد منمان مقصا منمان نیکا منمان زنهای رها از شر منمان مادر که به داغم سر توی آن راوی بهادرها در غبار گاز و اشک چشم من آن دفاع تو سوزنش در ضرب مهتر خار و خس شد در شرف منم آن مینو توی آن ریزو منم آن تنهای شب بیسو توی آن زن زندگی آزادی توی آن مردم که رهایی بەڵێ دووبارە داوای لێبوردنەکەین لە بینەرانی خۆشەویستمان بەهۆی کێشەیەکی فەنیەوە کە هەمانە کێشەی ئینتەرنێتە هیوادارم کاک ئیسماعیل بێتەوە سەر هێڵ و ئەم جارە ئیتر بتوانین گفتوگۆکەمان ئێدامە بین. هاوڕێی ئیسماعیل لەسەر خەتن؟ بەڵێ کاک ئیسماعیل لەبارەی وەکاڵەت دادەن قسەمانە کرد. بەداخۆ دووبارە ئینتەرنێتەکەیان پشڕە هاوڕێی ئیسماعیل. من لێرەدا بزانین کاک ئیسماعیل دووبارە توانێتەوە کە بەشدار بێت لە نێو بەرنامەکە بەهۆی ئەو کێشەیەوە هیوادارم ڕەف پێ بتوانێت ئەگەر نەیان توانی و بەرنامەکەمان لێرە بە کۆتاییە گەنین ماڵەوە. زلفانك سما دكن بسر شانا آوازكن أخي جنن بسر الليوي بابارانا زلفانك سما دكن بسر شانا آوازكن أخي جنن بسر الليوي بابارانا سن باسو سن مدايكم سن بكوماري باوككم سن بقرشي بلككانا وقت درجة لسر شانا مزروی کۆڵانەکان چاوەڕوانی شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواکان ناواتەکان بۆ زانیاری خەباتەکان
كيسر برزية آزادية 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 آزادي 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 سلمان بجن سن بجيان أمادوس كيسر برزية آزادية 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 آزادي 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 آزادی 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 هەواڵ هەواڵ هەواڵێک پڕ لە خەم و سەرفەرازی هەواڵێک جەرگ بڕ و ئازادی خوازی هەواڵە هات و توێ گوێمەوە ئەو هەواڵە وەکو منداڵێکی تازە لەدایک بوو دەگریا و ئەیزریکان هەواڵی فوادی گیان بەخت کردوو فواد هاوڕێی تەواوی ئەو شەوانەیە کە ڕێگا گوم دەکەی و نازانی لە کام ڕێگاوە بڕۆی فواد ڕووناکی ئەدا بە تەواوی ڕێگە تەم و تاریکەکان فوادی گیان بەڵێ هاتینەوە لاتان بینەرانی خۆشەویست داوای لێبوردن هەن لە یەکەین بە خاتریەوەی کە کێشەی فەنیمان بوو بەنامەکە زوو قەت وەسڵە بوو کاک ئیسماعیل کێشەی فەنیەکەی حەل کردووە و ئێستا توانێت دووبارە لەگەڵمان بێت هاوڕێ ئیسماعیل کاک ئیسماعیل دەنگی منە بیسن کاک ئیسماعیل پێم وابێ هاوڕێیانی بەخشی کنترۆل ئەگەر تەسویرەکە بخەنەوە لە کاک ئیسماعیل بزانین دەنگی ئێمە بیستێت هاوڕێیانی بەخشی کنترۆل داوایان لە یەکەم تەسویرەکە بگەڕنێنەوە سەر کاک ئیسماعیل بزانین دەنگی ئێمە بیستێت بەڵێ هاوڕێ ئیسماعیل دەنگی ئێمە بیستی بەداخەوە من دەنگی هاوڕێ ئیسماعیلم نییە لە توولی بەرنامەکە قەرار بوو لەسەر کارزاری هەشتەگ من وەکاڵەت دەدەم قسە بکەین کا متەسفانە هاوڕێ ئیسماعیل کێشان بۆ پیشات و نەیانتوانی بەشدار بن ئێستا پێم وابێ کێشەکەیان حەل بووە بەڵێ پێم وابێ ئێستا دەنگی من ئەبیستن هاوڕێ ئیسماعیل دەنگی من ئەبیستن ئێستا هاوڕێ ئیسماعیل دەنگی من ئەبیستن ئێستا بەڵێ 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 کاک ئیسماعیل داوای لێبوردن بەڵێ سەبارەت بە کارزاری هەشتەگ من وەکاڵەت دەدەم قسەمانە کرد بەڵێ بفەرمۆن ئەرێ بڵێ ئەمە بەحاڵ قزیایە وەسە کە ئەم جەریانە کە چوون لە ناو ئێرانە بەڕاستی پایگای ئیجتیماعییان نییە بەم شێوە تەمایانە نیشان بن کە ئێمە ئەرێ مەسەن کەسانهایەکن یا جەریانێکن کە پایگای ئیجتیماعیمان جاگەر مردم ئێران خاهان سەڵتەنەت بوایێت بۆچە ڕژیم شایان ئەڕوخان لە وەخت خۆیان وا دیارەکە مردم ئێران دڵخۆشێکیان لە سەڵتەنەت نییە لە جەرانگەری کە واقعان بەرخەلاف مەنافع مردم حرەکەتەکەن هیچ دڵخۆشییان نییە ئەم حرەکەتە کە کەفکە ڕێگا بە نەزەر من تەمانە نیشانمە گوایە پایگای ئیجتیماعیانە وە خۆیان بکەنە داردەسێک ئامارزێک بۆ ئەوە کە تەک دەوڵەتگەرەیە کە ساخت و پاختکەن هەوا جمهوری ئیسلامی لە وەخت خۆیان بە ساخت و پاخت لە سەرەوە هاتە سەرکار و خۆی داسەپان بەسەر مردما ئینقلابی ساڵ 57 مسادرە کرد ئیسا ئەمانیچە هەمان کایەز هەمان سیاسەتەکە خەرجێکن کە لە تەریق دەوڵەتگەر ئیمپریالیستیەوە بتوانن بێسڵا دەستیان بگێت بە سەڵتەنەت بە حکوومەت و بەڕێگەیان بوون ئەوە مەسەلەکەیانە بەڵێ هاوڕێ ئیسماعیل لە مقابڵی ئەمە خەڵکی شۆڕژگێر و ئازادی خوازی ئێران شتێکی تر ئەڵێن من وەکاڵەت نادەم مەرگ بۆ ستەمگەر چشا بێت چ ڕێبەر خەڵک بەرگری لە دەستکەوتەکانیان ئەکەن ئێجازەش نادەن کەس بەلا ڕێدا ببە ڕای بەڕێستان زانین لەم بارەوە
معلومە مردمەی کە ڕژیاگە سەر شەقام و فەداکاریە کاتگیان لە زیندانێک کرگێت شکنجا کرگێت بەو ئاسانیە نییە کە بتوانن ئەم ئەنقلابە ئینقلابی نییە وەک ساڵ 57 سادرە بکردێت بەتابێت کەسان هایی کە ئەم جریانە تشکیلان کە کەسان هایکن بەشی لە حکوومەت جمهوری ئیسلامی بووگن و کەسان هایکن کە هیچ وەختێ هین ناکەن یانێ ئەو بێسا همەتە ناکەن کە بتوانن مەنافە مردم حەزکەن ئەمانە هەان بەشون مەنافە خۆیانە بە سۆزیش معلومە ئەگەر ئەمانە بتوانن دەستیان بە حکوومەت گەی هەر تەک دەوڵەتدەر ئیمپریالیستی و تەک دەوڵەتدەر سەرمایەداری و چدانم ئەمانە ساحت و پاک دەکەن و دوارە هەر هەمان بەزمەکە تایسە مردم لەژێر سیستەم و تەبعیض و نابەرابەریە قەراریان گرگە. بەڵێ کاک ئیسماعیل سەبارەت بە کەفاڵەتی سیاسیش پێم خۆشە بدوین کەفاڵەتی سیاسی ئەوەی کە پەرلەمانتارانی دەرەوەی وڵات دەیان کرد بۆ کەسانێکە لە ئێرانە بێعەجام مەحکوم بووبوون بەکوێ گەیشەر وەکو بینیمان کەسێک کەفاڵەتی سیاسیشی بوو بەڵام ئیعدام کرا ئەو کەفاڵەت سیاسیە چی لێهات لەم قۆناغە چه ئەهەمیەتێکی پەیدا کرد؟ ئەمە وەک سمبلێک وەک سمبلێکە بێسڵا بەتایبەت ئەوانەی کە ئێرانی بوون لە پارلمان کشوەگە ئەوروپاییە بوون یا کەسانگەهای تریش خودی ئەوروپایەکان یا بێسڵا ئەم حرەکەتیانەکە وەک حرەکەتی سمبلی بوو کە دفاعکەن لە ئەوانەی کە دەژێر تێغ ئیعدام جمهوری ئیسلامیە قەراریان کردو وەلیکانێ جمهوری ئیسلامی خۆتان نەزانن بەو ماهیەتەوە بۆ عملکردە و کە هەسی فرێک مەسایل بینەرمەلی و چدانم ئاداب و سنەتگەری کە ڕعایەتە کردێت حەداقل هیچ کام لەوانە پایبەند نییە و تواشاکەیت نەتەنیا پایبەند نییە بەڵکە دژ ئەوانیشە خەریکە ڕەفتارەکە هەروە لە ئەو کۆمیسیۆن ژنان جاهانیش کەم ئەخراجیان کرد یەکێک لە ئەو سمبلگەرە بوو کە جمهوری ئیسلامی ئەسڵەن حقوق ژنان بە ڕسمیت ناناسیت ئەسڵەن پایبەند نییە بەوە حقوق منداڵگەر بە ڕسمیت ناناسیت پایبەند نییە بەوە کە بتوانێت ئەوانە هین کات ئەمە چەند حرەکەتی وا بوو کە وەک سمبلێک کە بتوانن بەرگیریکەن لە ئیعدامکردن ئەو کەسانگەرێک کە دەستگیر کریاگەن هەرەوەنگە یا ئەتانەی تاسیری بێکاویش خۆتان زان بە ماهیەتی جمهوری ئیسلامی و کە هەسی ممکنە احتنای دەکات بە ئەم حرەکەتگەرە. بەڵێ دەستان خۆش بێ کاک ئیسماعیل سپاس بۆ ڕوونکردنەوەتان بەڵێ کاک ئیسماعیل وەکو کۆتا پرسیار لەبارەی نرخی ئەرزەوە بدوین دۆلار 45 میلیۆن تەوەڕۆم 45 لەسەد ڕۆژ بە ڕۆژی سفرەی خەڵک خاڵی تر ئەبێتەوە بودجەی 1402 لە مەجلسی کۆماری ئیسلامیە ئەگەر بۆ جۆرێکە بسمان تەحوێڵ دراوە بودجەی 1402 چۆن تەعین ئەبێت حەدە ئەقەلی دەسمۆز بە ڕای بەڕێستان چەند دەبێت لەبارەی ئەوەکە بۆمان بدوین ئەمە ئەم مەسەلە من بەڕاستی اقتصاددان نیم کە بتوانم لەو زمینەی اقتصادا من ڕوونکردنەوەیکەم بەڵام ئەوەی کە بیان سەرکاری هەستە ژیان و تەک گوزەران مردمە ئەمە نەتەنیا ئەم ڕوت بسا کەمبوونەوەی ئەرزش پوڵ ئێران و ئەو وەختە نەتیجەی ئەم مشکلاتەسە کە لە جمهوری ئیسلامی بەوجودی هاوڕکە نە حاز بینەرمەلەریەوە توانیگە خۆی جۆرێکە هەماهەنگ کاتە کشوەگەر مختلفە نە ئەوەی کە بە لە حاز اقتصادیش و ساڵهاز تا تاثیر هەرچەند خۆیان ئدعاکەن کە تاثیری نییە ممکنە بۆ خودی بۆ ئەوانەی کە دەسەڵاتدارن خودی بەڵام مشکلاتەکە ئەمێتە سەر شان ئەشکێتەوە سەر شان مردم فەقیر و هەژار ئەشکێتەوە سەر شان مردم ئەم تەوەڕمە وەلا خودی ئەوانەی کە کار بەدەستن مناڵیان ها لە دەرەوە ها لە خارجە تەحسیڵەکە بە هەزینەی بە قیمەت
چەسانەوەی مردم بە قیمەت مردم لە فەقر و هەژاریان نگاهێشتن ئەمانە ئەوان خۆیان ئەتوان گوزارانی خاص بکەن بەڵام مردم ناتوان یا مەسەن هەرچی ساڵە لەم وەختا کە ساڵ تازە تێت و ڕژیم تەمای بە حەق دەست کرێکاران تاعینکات خودی کرێکاران تەسیریان لە ئەو تەسمیمگیریە یا خودی تەشەکلێک این کاریگەران خۆیان بێ مستەقل بێت حزوریان لە تعین دەستمزەوانە تواشاکەی تازە ئەوەی وا تعینیەکە دەوڵەت چەند بەرابەر چەند قات هە لە ژێر خەت فەقرە بۆیە تواشاکەی خۆیان مناڵیان مەجبورەکە تەک تەحسیلکە مناڵیان مەجبورەوەی کار بێتە کودەکانە کار نازانم بە ئەو گشتە فەقر و فەلاکەدە کە تەحمیل ئەوێ بەسەریانە بەو دەست مزە کەمە کە ئەدرگێتیان تواشاکی زندگیان ڕۆژ بە ڕۆژ خراوتر و وێرانترە بێت. بەڵێ دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریتان هەوڕێ ئیسماعیل ئەگەر پێتان وایە شتێک لە توولی بەرنامەکە کە لازمە ئیشارە پێکەن نەوتراوە بفەرمونون. زۆر سپاس بۆ داوەتان بەڕاستی بووم بەنامە وەڵام بداخەوە کێشە ئینتەرنێت نەهێشت بنیان بتوانێت بە چاکی و پاکی قسەکانی بکاتە زۆر سپاس خۆتان بۆ خۆتان و هاوکارانتان هەروە سپاس بۆ بینەرانی سپاس دەکەم. بەڵێ زۆر سپاسانەکەم جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئیسماعیل قارەمانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە بەشدار بوو لە نێو بەرنامەکەماندا سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویستیش کە بینەرمان بوون بە داوای لێبوردنەوە کە لە توولی بەرنامەکە چەند جارێک کێشەی فەنیمان بوو تا بەرنامەیەکی تر بەرنامەیەکی ڕاستەوخۆیەکی دیکەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ماڵەوە.
انقلاب شروع بیا بارده لیلا کمک اگر لسه هیچ نبوشه اول لسه آزادی و خواهد شد خاطر جوانامون بعد 80 سال اون دینی که میخواد مردم رو بکشه اجاب لسرون برمیدارن کردستان کردستان کوهستانی فاسیستان مرد بخواهی من اصلا اظهار پشیمونی نکردم اون پرورم زده بود که مدام اظهار پشیمونی نکردم و من اینطور بودم که دقیقا سرحد بیان bizim kızdı sen canım kızın بیان bizim uşaktı sen senin uşağın حقنا نمیخوام گیر نجن کلمه میخوای آب و زمینمونه میخوای درود مردم شریف ایران نوید افکاری هست آی مردم ندلیلیم منم شاقمو بود شما خودتونم میدونید با آبان و این آبان ادامه زندانی برای زنده نگه داشتن نوروز خود را با آتش نوروز جاودانه می کند و بر دیوار سلولش می نویسد مقاومت زندگی است. آوارگی، رنج و درد، سرکوب و ستم و گرسنگی دیگر از تحمل فراتر است. آی هم زنجیران، روز ما فرا رسیده است تا کی دنیای وارونه بر پای نیستد. هنگام رهایی فرا رسیده، جهان باید زیر و زبر گردد. جهان از آن سازندگان آن است. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. نعمات و فراورده های انسانی و هر آنچه منشأ آسایش و شادی است تا کی در دست سود پرستان و غارتگران؟ دست غارتگران کوتاه تا این همه از آن همگان گردد. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. زنجیر هزاران ساله خواهد گسست. آن روز جشن پردوام کارگران است، روزی که استثمار شدگان رهبری جهان را در دست گیرند. آفتاب جاودانه خواهد درخشید. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری.
دنگی مردزمو saçmayan pekar خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم لجی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پل اندش شری خیت فنگو سری پل اندش بازار چکونش بدایلام بازارو شکونش بدایلا خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود شدن پشت ماوا شدن پشت ماوا شدن پشت ماوا
سەدەن پشتە ماوە همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری چنه در بوجان چنده هاشان پیل بود که کتدن که ایشان لپاسکاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان دیت پراپا شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری
Leyla